بەرنامەی سەربازی و نیەمجارە چیرۆکی خۆبەخشی و ماندووبوونی کچێک و هاوڕێکانی دەژێڕێتەوە. ئەم خۆبەخشانە خزمەت بە هەستیارترین توێژی کۆمەلگا دەکەن و ئێش و ئازار و برینە قوڵەکانیان ساڕێژ دەکەن و لە ئامێزی پڕ لە درۆڤانیان دەگرن. ئەوڕۆ بەڕسمی دەست بە پلانەکانی هاوینەمان دەکەین کۆرسەکانمان لە بۆ منداڵەکان. یەک لەو کۆرسانەی کە دەیکەین وێنەکێشان لەگەڵ منداڵەکان، چونکە بەڕاستی تەئسیرێکی زۆری لەسەر منداڵەکان هەبوو. ئەویش وێنەکێشان بووە هەر لە ژووری منداڵەکان کە ئەویش ئەڤین خان و کاکیونس مەسەن لەگەڵ منداڵەکان لە ژووریان بە وێنەکانتان جەوێکی خۆشتان لە بۆیان ڕخساندووە. سەرەتاوە هەر حەزم دەکرد شتێک بکەم کە جیاواز بێ یاخود سوودی هەبێت لە بۆ کۆمەلگا و لە بۆ خەڵکانی دیکە. من ئێستا چالاکوانم و لە خزمەتی خەڵک و لە خزمەتی کۆمەلگا کار دەکەم. سەرەتا دەستپێکردنەکانم بەوە بوو کە لە قوتابخانە لە پێشبڕکەیەک بەشداریم کرد لەگەڵ هاوڕێیەکەم کارمان لەسەر دەتێککردن یاخود دۆزینەوەی بۆمب و تەقەمەنی بوو. لە دوای ئەوە ئاشنا بووم بە خەڵکی دیکە و ئەو خەڵکانم ناسی یاخود ئەو گەنجانم ناسی کە لەو بوارە کار دەکەن و دانەوێ گۆڕانکاریەک بێنەکایەوە لە کوردستان لە کۆمەلگای خۆمان. ئەوە بوو کە بە ئاشنا بووم بە کۆمەڵی بیناکارانی جیهانی هۆبەی هەولێر کە ڕێکخراوێکی کۆربەندی ئابووری جیهانیە کە لە 375 شار زیاتر هۆبەمان هەیە و هۆبەی هەولێریش تاکە هۆبەی عێراق و کوردستانە. لە سەرەتای دامەزراندنمان لە ساڵ 2014 چەندین پرۆژەمان کردووە لە کۆمەلگا. ئەو کاتە لە ساڵ 2014 یەکەم پرۆژەمان لەسەر ڕێگریکردن بوو لەسەر ئەو گەنجانەی کە دەچنە دەرەوەی وڵات یاخود دەچنە ناو ئەو تیرۆریستانەی داعش. لەو کارانەی کە دەیکەین لە کۆمەڵەکەمان پێک دێت لە چەند گەنجێکی بەتوانە و بەڕاستی گەنجی دیارن لە بەشی خۆیان. لە هەموو ئێمە فۆکەس دەکەین لەسەر ئەو گەنجانەی کە لە بواری جیادێن لەلایەنی پزیشکی، لەلایەنی ئەندازیاری، لەلایەنی ئەوانەی کە لە دەستگا حکومی و ناحکومیەکاندا کار دەکەن ئەندامن لە لای ئێمە و بە هەمومان کار دەکەین لەسەر ئەو لایەنانە و هەر کەسەی لەلایەنی خۆی بەشێک لە پرۆژەکانمان سەرپەرشتی دەکا و بەشدار دەبن لە پرۆژەکان. سەرەتای دەستپێکردمان لە نەخۆشخانەی نانەکەلی بەوە دەستی پێکرد کە یەکێک لە ئەندامەکانمان دایکی نەخۆشی شەرپەنجەی هەبوو و معاناتی دایکی دەدیت و دەیزانی مەسەن لە نەخۆشخانە لە چلایەنە کەم و کوڕیان هەیە. لە ساڵی 2015 کۆتاییەکانی 2015 زۆر سەردانی نەخۆشخانەمان کرد، ویستمان لە نزیکەوە معاناتیان تێبگەین و مشکلەکانیان بزانین. دوای ئەوەی چەند کۆبوونەوەیەکمان کرد بۆمان دەرکەوت کە ئەوانە بەڕاستی زۆر پێویستانە لایەنی دەرونی دەعم بکرێن یاخود پشتگیری بکرێن. ئەوە بوو سەرەتای کارەکانمان بەوە دەستی پێکرد کە ژوورێک لە نەخۆشخانەی نانەکەلی بۆ متمانەیە کە لەگەڵ بەڕێوەبەری نەخۆشخانەی نانەکەلی وەرمانگرت بوو ژوورەکەمان لە نەخۆشخانەی نانەکەلی دانا و هەموو ئەو پێداویستیانێک کە لە نێو ژوورەکە ئێستا هەیتمان هەمووی لەلایەن خۆبەخشانەوە تەبەڕوع کراوە. دەستمان پێکرد بەوەی حەزمان کرد مەسەلەن کتێبخانەیەک دابنین لەوێ کە نەخۆشەکان لە ژووری خۆیان ئەگەر دەربچن بێن لە ژوورێک دوور لە نەخۆشی و دوور لە ناخۆشی دەرمان لە ژوورێکدا جنگەیەکیان بۆ بڕەخسێنین کە بتوانن لی هەندێک خۆیان لەبیر ببنەوە. لەو کتێبخانەیەدا هەموو کتێبەکان دەتوانم بڵێم لە 10,000 زیاتر کتێبمان هەیە، هەمووی لەلایەن گەنجی خۆبەخشەوە تەبەڕوع کرایە. دەستمان پێکرد بە دانانی بۆکس لە هەموو کۆلێژەکان لە هەولێر و سلێمانی و گەنج کتێبیان بەخشی و بۆ شێوەیە ئێستا ئەمە ئەو کتێبخانەمان لە نانەکەلی هەیە. لێرە ئەو منداڵانەی کە نەخۆشی شێرپەنجە بووە بە بەشێک لە ژیانیان ئەم گروپە هەوڵەدەن خەندا بخەنە سەر لێوەکانیان و ئومێدیان پێدەبەخشن و لە ڕێگەی چەندین چالاکی وەک وێنەکێشان و میوزیک و پێشکەشکردنی ڕێنمایی دەرونی دەرگای هیوا و خۆڕاگریان بەڕوودا دەکەنەوە.
چالاکە بەردەوامەکانمان لە نەخۆشخانەی نانەکەلی لە بۆ ئەو منداڵانەی کە شێرپەنجەیان هەیە ئەوەیە کە گەنجی خۆبەخش دەهێنین یاخود پسپۆرن لە وێنەکێشان دێن لە ژووری منداڵەکان هەر لە شوێنی ئەو شوێنی کە دەرمان لێ وەردەگرن دەمانەوێت خەندە بخینە سەر لێویان و کەشێکی ڕوخساویان بۆ دروست بکەین کە هەندێک خۆیان لەو ئازارە دوور بکەونەوە هەر لە شوێنی خۆیان وێنە دەچێشن لەگەڵ ئەو خۆبەخشانەمان و یاخود لە کاری دەستی بەشدار دەبن تاوەکو ئەو وێنەیە و ئەو کاری دەستیە هەم ئیرادەیان بەرز دەکاتەوە لایەنی دەرونی و هەروەها خۆشێک دەبێتە دڵیان کە ئەوان دانەبراون لە کۆمەلگا و بەشێکن لە کۆمەلگا و هەر لەو شوێنەی کە لە نەخۆشخانەی نانەکەلی عیلاج وەردەگرن دەتوانن بەشدار بن لە شتێکی دیکە و پەرە بە تالەنتەکانیان بدەین. ئەو گەنج و لاوە خوێنگەرم و خۆبەخشانە لە شاری هەولێر بە ئیرادەیەکی بەهێزەوە دەست و بازویان هەڵکردووە بۆ خزمەتکردن بە توێژێکی هەستیار و نەخۆش کە ململانەیەکی توند لەگەڵ نەخۆشیە کوشندەکەیاندا دەکەن. ئێمە ئەو چێژی منداڵی بە منداڵەکان دەبەخشین و هەروەها وایان لێ دەکەین کە هەست نەکەن دابراون لە کۆمەلگا و بەشێکن لەو منداڵانەی دیکە کە دەتوانن لە کار و چالاکی و یاخود لە کاری دەستی لە وێنە کێشان هیچدا نەبڕن. ئەو منداڵە چاوگەشانە لە چاوەڕوانی نەمانی ئەو ئازار و ناخۆشیەدان کە جەستەیانی داپۆشیوە و بە هیوایەوەن ڕۆژێک بێت و بە تەندروستیەکی باشەوە ژیانی ڕۆژانەیان بەڕێ بکەن. ئەو خۆبەخشانەش لە ڕێگەی کارەکەیان و ئەو خزمەتەی دەیکەن دەیانەوێت ئومێد بەو منداڵانە ببەخشن و ئازارەکانیان ساڕێژ بکەن. سرەڕای زەحمەتی و سەختی کارەکەیان ئەوان کۆڵ نادەن و ئێش و ئازاری ئەو منداڵانە لە ئامێز دەگرن. من وەکو کەسێکی خۆبەخش لێرە هاتوین خزمەت بە مناڵە چاوگەشانە بکەین بۆی یارمەتیان بدەین لە ڕووی دەرونیوە تۆزێک ئارامتر بوون و جەوەکی تۆزەکانی ئارام و دڵخۆشکەرانیان لە بۆ دروستکەین لە لێرانەدا. ئەمە لێرانەدا چەندین خۆبەخش خەریکی ئەوەین کە منداڵانە دڵخۆشکەین هەرێکەوان بخۆمان لە بوارێشتدا کار دەکەین. بۆ نمونە من لە بواری دەرمانسازیدا لە کۆلێژ دەرمانسازی دەخوێنم بەڵام لێرەدا هەوڵ دەدەین لە ڕووی وێنەکێشانەوە یارمەتی ئەو منداڵانە بدەین. من وەکو قوتابیەکی بەشێکی پزیشکی لە بەشی دەرمانسازی دەخێنم لە بۆ سێم جارە لێرە بەشداری دەکەم لەگەڵیان و هەوڵ دەکەین بە شتێکی بچووکوی بتوانین یارمەتی منداڵەکان بدەین و دڵیان خۆش بکەین هەرچەندە شتێکی زۆر گچکە بەس بەو هیوایە دەکەین کەەوە تەسیرێکیان لە تەسیرێکی ئیجابی لەسەریان هەبێ هەندێک لە ئازارەکانیان کەم بکاتەوە. ئەو ئیشە جگە لەوەش بۆ خۆشمان گەورەیە کە یارمەتی ئەو منداڵانە بدەین و دەستخۆشیێکی زۆر گەورە لە بۆ دکتۆرە ئیمانی دەکەم ئەو ئەمەی بێرە ناساند ئەو چانسەیدا بەمە لێرە ئیش بکەین. سەرپەرشتیاری ئەو گروپە کە ئیمان خانە ڕۆڵێکی زۆر گرنگی هەبوو. ئێمە لە ساڵێک زیاتر لە 2 ساڵە کار و چالاکی بەیەکەوە دەکەین کارەکانی ڕێک دەخێتین کاری ئەو گروپە ڕێک دەخین. هەروە لە چەند کۆنگرێکی دەرەوەش بەشداری کردووە بۆی بتوانیت چۆن یارمەتی ئەو شوێنانە ئەو سێنتەرانیان و نەخۆشخانەی کە تایبەتن بە شێرپەنجە چۆن لە ڕێگەی خۆیانەوە بەو زانیارێکە هەتیان یارمەتی هەم نەخۆشەکان بدە هەر یارمەتی بەڕێوایەتی نەخۆشخانەکە بدە بۆی بتوانن بە هەمانجی زیاتر خزمەتی نەخۆشەکان بکەن. ئیمان و هاوڕێ خۆبەخشەکانی بەردەوام بە میوزیک و کاری کۆمیدی و چالاکی بەزمەسات هەوڵەدەن دڵی ئەو منداڵانە خۆش بکەن و چێژ لە تەمەنی منداڵیان ببین و دانەبڕێن لەو چێژە
ئەوەش بە لاساییکردنەوە و میوزیک و نواندنی سێرکانە و گاڵتە و گەپ. زەحمەترین کاری ئێمە لەو کارەی نەخۆشی شێرپەنجە ئەوەیە کە بەڕاستی دەبێت زۆر هەستیاربی لەگەڵ نەخۆشانی شێرپەنجە. مەسئولیەتە چی زۆر گەورەیە کە ئێمە دەبێت لە سەرشانمان هەڵی بگرین. بە هەر شێوەیە کە دەچینە ژووریان دەبێت ئاگامان لێبێت زیاتر قەرەباڵغی دروست نەکەین لە ژوورەکان، بە سەیفترین شێوە و بتوانین لەگەڵیان تەعامل بکەین بۆ هیچ شێوەیەک نەدایک و باوکی نەخۆشەکە خێزانەکەیان نەخۆشەکە ئازار بدەین و بتوانین ئەو ئازار و برینەی کە هەیتیان زیاتر ساڕێژی بکەین، نەک ئەوەی شتەکەیان لێ خراپتر بکەین. ڕۆژانە لە کاتی چالاکیەکانیاندا سەردانی ژوور بە ژووری ئەو منداڵانە دەکەن کە تووشی شێرپەنجە بوون و دڵ و دەرونیان ئارام دەکەنەوە و خەندە دەخەنە سەر لێوانیان تا بیر لە ئازاری نەخۆشیەکەیان نەکەنەوە و چێژ لە ژیان وەربگرن. ئەو نەخۆشخانانەکەلی کە بەڕاستی لەلایەنی نەخۆشخانانەکەلی دامێکی زۆر یاخود پشتگیریەکی زۆر دەکرێن، بەڵام بە هەموو لایەک لایەنی حکومی و لایەنە پەیوەندیدارەکان دەبێت سەپۆرتێک یاخود دامێکی گەورەیان بکرێت، چونکە بەڕاستی نەخۆشیەکەیان هەستیارە و پێویستی بە زیاترین و زۆرترین خزمەت هەیە لەلایەنی دەرونی و لەلایەنی مادی و هەروەها لەلایەنی خێزانەکەیان کە پشتگیری بکرێن و بە زیاترین شێوە ئەو نەخۆشانی کە کەم دەرامەتن پێویستیان بە یارمەتی ئێمە هەیە. بەحقیقەت کۆمەڵەی بیناکارانی جیهانی کە بەشی گروپی هەولێر کاری زۆر باشیان کردووە و ئێمە لە میانی ڕوانینمان لە خزمەتگوزاریەکانی تەندروستی بەشێکی گەورەی خزمەتگوزاری تەندروستی بوونە کە ئەو کۆمەڵە گەنج و لا و خۆبەخشانە بەبێ هیچ بەرامبەرێک بە کاری خۆبەخشی کۆمەڵی خزمەتی زۆر گەورەیان پێشکەش کردووە، بە تایبەتی لە بواری شێرپەنجە لەگەڵ نەخۆشخانەی نانەکەلی و هەروە لە شێرپەنجەی مەمک کە بەشێکی گەورەی شێرپەنجەی مەمک بریتە لە خۆشیاری تەندروستی و پشکنین و پرۆسەی سکرینینگ کە پێی دەڵێن پرۆسەی دۆزینەوەی حالەتەکان پێشەوەی نەخۆش بکەوێت خۆی پشکنین بکە، هەروها لەناو کەمپەکان بۆ پشکنین و یانیش سێرڤەیکردن یان سکرینینگی ئەو هاوڵاتی خوشکبرایانەی پەناهەندێ و ئاوارەکان دەورێکی زۆر باڵایان هەبووە و کۆمەڵی بیناکاران جگە لەوانە لە بواری ژینگەیش کە بە ناڕاستەوە خۆ دووبارە ئەوە خزمەتێکی گەورەی تەندروستیە سوپاسیان دەکەین، بەڕاستی دەورێکی باشیان هەبووە ئەو کارێ ئەوان دەیکەن ئێمە بە کۆمەڵێک گروپ و تیم و بە بەشە جیاوازەکان و بە دائرەی جیاواز ئەو کارانە دەکرێت ئەوان بە گروپێکی خۆبەخشانە کە هەمویان قوتابی زانکۆنە و لە بەشی جیاجا و لە شوێنی جیاجا کۆبنەوەتەوە و لە بەشی هەولێرە و کۆمەڵە بیناکاری جیهانیەدا توانیانە پلە یەکەمیش بەدەست بێنن لەسەر ئاستی جیهان لەسەر ئاستی زۆرێک لە وڵاتانی ترکە لە ڕووی ئەکتیڤیتی و لە ڕووی کار و خزمەت و دەرەنجامەکانی کە بەدەستیان هێناوە. ئەم خۆبەخشانە بەردەوام لە ڕێگەی خوێندنەوەی چیرۆک و
دابشکردنی دیاری بۆ ئەو منداڵانە دەیانەوێ ئارامی بخەنە دڵ و دەرونیانەوە و هیوا بگەڕێنەوە بۆ ژیان و باریگرانی سەرشانیان سووب بکەن و ئارامی ببەخشن بە دەرونیان. لە ساڵی 2014 سنتەری پاڵپشتی توشبانی نەخۆشی شێرپەنجە لە نەخۆشخانەی نانەکەلی لەلایەن کۆمەڵێک گەنجەوە کراوە ئەو سنتەرە هەر لەگەڵ کرانەوەی ئەو سنتەرە دەستمان کرد بە کار و چالشەکان تاوەکو خزمەتی نەخۆشانی توش بوو بە شێرپەنجە بکەین و بە تایبەتیش منداڵانی توش بوو بە نەخۆشی شێرپەنجە. ئێمە بەردەوام کار و چالشەکانی خۆمان ئەنجام دەدەین بە درێژایی ساڵ و بە پاڵپشتی هەندێک خۆبەخشی ڕاهێنرا و لەسەر چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ منداڵی توش بوو بە نەخۆشی شێرپەنجە و هەروە نەخۆشی شێرپەنجە ئەوە لەلایەن تیمێکەوە کە سەرپەرشتی دەکرد لەلایەن ئیمان ئەمپرۆزا. ئەمە دوو خۆبەخشین لەو ڕێکخراوە کارێکن کە ئیمان خان سەرپەرشتی دەکاتن. ئیمان خان بەڕاستی زۆر یارمەتی دەرمان بۆ بتوانین ئەو بەهرەی کە تێماندایە بتوانین بۆ بنەخۆشانی توشبوانی شێرپەنجە سەرفی بکەین. زۆر جاران کە ئاکتیڤیتی و شتیوامان دەبیتن ئیمان خان پێمان دەڵێن ئەگەر پێتان دەکرێن فلان ڕۆژ وەرنە ئەو شوێنە وەرنە نانەکەلی دەمانێت هەندێک چاڵەکی بکەین لە بۆ ئەو کەسانی کە لێرکوانن. چاڵێکەکان وەکو کتێب خوێندنەوەیە، وەکو ژەنینی مۆسیقایە، وەکو وێنەی کێشانە لەگەڵ نەخۆشەکان. بەو شێوەیە دەتوانین کات لەگەڵیان بەسەربەرین هەندێک ئەو خەمەی کە تێدانە لەو ناخۆشیی کە تیانداینا کەم بکەینەوە. ڕاستە لەوانەیە ئەمە نەتوانین لە ڕووی مادیەوە یارمەتی دەریان بین، بەڵام هەوڵ دەدەین کە لە ڕووی دەروونەوە گەر بۆ کاتێکی کەمیش بێتن بتوانین لەو ژینگەیە کە تێدانێ دەریان بێنین. من وەکو خۆبەخشێک چەند ساڵێک پێشێستا ئەم سەنتەرەمان دامەزران بۆ پاڵپشتی دەرونی لەو نەخۆشانەی کە لێرە دەرمان وەردەگرن و چارەسەری پزیشکی وەردەگرن. هەڵبەتە بیرۆکەکەی لەوە هات کە ئێمە هەستمان کرد زۆربەی نەخۆشەکان وایە دەرمان وەردەگرن، بەڵام پزیشکەکان بە پێی پێویست ئەو توانە و ئەو کاتیان نییە کە لانی سایکۆلۆژیەکەیان هاوکاریان بکەن. لێرە تەمەنی جیاجیای تێدایە کە ئێمە لە ڕێگەی کارە خۆبەخشیەکانمان بۆ منداڵەکان زیاتر کار و چالاکی پەروەردەی یاخود ئەو ئاکتیڤیتیانە دەکەین کە وا بکات بیر نەکەنەوە لە نەخۆشیەکەیان. بۆ گەورەکانیان لە هەر شتێکدا بڕاون بۆ نمونەی تر خوێندنایان ئیش و کاریانە هەوڵ دەدەین ئەو بۆشایان بۆ پڕ بکەینەوە بەوەی کە کۆرساتیان بۆ دەهێنین بۆ ئێرایان فێربوونی زمان یا هەر شێوە وازێک بێکە ئەوان دوور نەخاتەوە لەو ژیانە کۆمەڵایەتی کە لە دەرەوەی نەخۆشخانە هەیەە. بەگشتی هەر دەرمانەکەوەری دەگرین ئەگەر لە دەرمانێکی زۆر ئاسایی کە لەوانی ڕۆژانە زۆر کەس وەری دەگریتن وەکو پاراستامۆڵیان وەکو هەر دەرمانەکی دژە هەوکردن کە بەکاردێتن هەموو دەرمانە زیانی لاوەچی هەیە بەس کە جێمان لە دەرمانی لە چارەسەری کیمیاوی دەبی شتێکی زۆر ترسناک دێتە پێش سامان. چالەکەکانمان ئەوەیە زۆر زەختمان کردووە لەلایەنی دەرونی نەخۆشەکان بە تایبەتی ئەو نەخۆشانەی کە تەمەنیان گەورەیە بە شێوەیەکی بازنەیی دایان دەنیشێنین لەگەڵ پسپۆرێکی دەرونی کە دێت لەگەڵیاندا دەنیشێ باسی معاناتی ڕۆژانەیان دەکەن کە ڕۆژانە چۆن بەسەر ژانی نەخۆشی شێرپەنجە یاخود دەرمانەکانی چۆن بەسەریدا تێدەپەڕن یاخود ئەو بربەستانیان باز دەکەن و هەروەها ئەو نەخۆشانەی کە چاک بوونەوە لەگەڵیانە نێو بازنەکەدا دەنیشن کە ئەوانیش هیوایەک دەبەخشن بەو نەخۆشانەی دیکە چەند بتوانن بەسەر نەخۆشیەکەیان زاڵ ببن وەکو هیوایەکەیە کە ئەوانیش ڕۆژێک دێ وەکووان دەتوانن چا ببنەوە. تەنانەت لە ڕێگەی پسپۆڕ و مامۆستایانی زمانی ئینگلیزیەوە لەگەڵ تەواوی منداڵەکان دەست دەکەن بەوانەوتنەوە بۆیان
تا لە خوێندن و پەروەردە و فێربووندا نەبڕێن و فێری زمانی ئینگلیزی و وانەکانی تر دەکرێن و لە ڕووی زمان و ناساندنی دروشم و ئامڕازەکانەوە هاوکاریان دەکەن. ئێمە کۆمەڵە گەنجی خۆبەخشین بە هاوکە هەنێک لەو خۆبەخشانە پزیشکن ئیمانخان بەڕاستی کۆمانەکاتەوە هەموو جارێک تاوەکو بین چالاکی لەگەڵ مناڵانی توش بوو بە نەخۆشی شێرپەنجە. من بە بەشی خۆم چالاکیەکەی من بریتیە لە پەروەردەی فێرکردنی زمانی ئینگلیزی. زۆربەی ئەو مناڵانەی لێرن هەنێکیان وازیان لە مەکتەب هێناوە یاخود مەسەلەنتانی وەی ساڵیان خوێنەوە بەهۆی پرۆسی چارەسەرکردن کە هەمومان باشە زانی شێرپەنجە نەخۆشیێکی قورسە وازیان لە مەکتەب هێناوە. پێویستیان بەوەی ئەوانە هەشتم هەر ئەبدەیتون بۆی لە خوێندن لە دوانەکەون. ئەم نەخۆشیە نەخۆشیێکی زۆر سەختە، پێویستی بە مراجعە و بە متابعەیەکی زۆرە و کاتێک و تاقەیەکی زۆر لە ئەم نەخۆشانە و هەم کەس و کاریانەبات. بە پێی توانە ئێمە هەوڵەیین بین جگە لە لایەنی فێربوونەکە تاقەیەکی ئیجابیان بینێن، پێیان بڵین کە ئێمەش لەگەڵیانین کە ئەمانە لە بیر نەچوونەتەوە ڕاستە لە خوێندنگانەیان توانی بە بەردەوام بن بەهۆی عیلاج و نەخۆشی، بەڵام ئێمە لێرەین بۆ ئەوان بە شێوەیەکی خۆبەخش تاقەیەکی ئیجابی بە پێی ئاستی خوێندنی نەخۆشەکان هەوڵەیەم فێری ئینگلیزیان کەم هەیە لە حرفەوە لە بیدایەتی حرفەکانەوە هەیە لە ڕقەمەکانە هەیە مەسەلەن ئاستێکی باشی بڕیوە لە قوتابخانە بەڵام دوور خراوەتەوە مەسەلەن دوای وێ ساڵ و ئەوانە لە کەلیماتەوە ئەنجا مەسەلەن گێمی پەزڵیان بۆ ئەهێنی. ئێمە کۆمەڵە خۆبەخشێکین کە هەوڵ دەدەین بە کارێکی بچووک کە دڵی ئەم منداڵانە خۆشکەینەوە کە مەناعەتیان گەلک نزمە و پێویستیان بە ئاگاداریەکی زۆرە و یەکێک لە مشکلەکانی کە لە دەستمانە ئەوەیە کە منداڵەکان زووماندی دەبن تااقەتیان نییە بەردەوام بن هەندێک جاریانێ حەزمان لێ لەگەرمان زیاتر ئیشکان لەگەرمان زیاتر ئاکتیڤ بن ئیشەکان دەرسەکەیان پێ برێنیان وێنەکەیان لەگەر بکەشین بەس چیماندی دەبن ناتانیانی ئیجباریان لێ بکەین زۆریان لێ بکەین بەس هەر عینی وەختداش زۆربیان دڵیان پێ خۆش دەبی و لەو کاتێک کە ئەمە لەگەریدانە دڵیان زۆر خۆش دەبی و حەز دەکەن زیاتر بکەن بەس لەبەر ئەوکەی ماندیبوونیان ناتان. مستەفا یەکێکە لەو منداڵانەی دوای توشبوون بە نەخۆشی شێرپەنجە بۆ ماوەی 3 ساڵ بەرگری لەو نەخۆشیە کوشندە کرد کە لە کۆتاییدا خۆشبەختانە سەرکەوت بەسەر نەخۆشیەکەیدا و ئێستا لە دۆخێکی ئارام و تەندروستیەکی باشدایە. کوڕەکەم نەخۆشیەکەی شێرپەنجەیە ینی نەخۆشیێکی مەترسیدارە لە خستخانی نانەکەلی بوون وەزعیشی زۆر خراپ بوو ئاخر دەرەجەدا وەزعی زۆر خراپ بوو تووشی نەزیفی بوو لە خینی دەستخۆشیش لەو شکو بەیانە دەکەم بەڕاستی یعنی بە هەموو توانایەک توانیان یارمەتیم بدەن و توانیان پشتگیریم بکەن بە هەموو نەوەکی مادی و معنەوی کە ئەو کوڕەکەم بە ئەنجامی گەیشت ئێستا لە خوای بەزیادبی زۆر باشە الحەمدوللا نەتیجەی هەبوو لە خوای بەزیادبی زۆر باش بوو ئێستا لە جاران زۆر چاتر بووە. ئێمە لەو قەیرانەی کۆتایی ئەم 3 تا 4 ساڵی ئەخیردا خەڵکێکی زۆر ئێستا خۆبەخشانە لە ناو داوم دەستگاکانی تەندروستی لە پزیشکان و کارمەندانی تەندروستی و لە ڕووی ئیداری و خزمەت وزاریەوە کار دەکەن و کۆمەڵێک گروپی خۆبەخشی دروست بووە لە نێویاندا گروپی گەورەترین گروپی کە ئێستا کۆمەڵی بیناکارانی جیهانیە ئەم گروپەی هەولێر کە کار دەکەن ئێمە پێیانمان ئەوەیە کە ئەوەلەن زۆر سوپاسیان دەکەین دەستخۆشیان لێ دەکەین و هیوادارین کە هاوڵاتیان بە پلەی یەکەم بتوانن خۆبەخشیانە بتوان یارمەتیان بدەین و گەنج و لاوەکانمان بتوانن لەوانەوە فێر بن کە ئەو پەیامە بگەینە ناو هاوڵاتیان بتوانن بۆی گروپەکەیان گەورەتر پتەوترکەن هەروها پەیامێکمان بۆ حکوومەت هێرێمی کوردستان و دام و دەستگا پەیوەنددارەکان و بۆ خۆبەخشان و خێرخوازانیشە ئەوەی خوا پێیداون کە بتوان ئەو گروپانە ساپۆرت یان پاڵپشتی بکەن لە ڕووی مادی لە ڕووی دارایی هەروها لە ڕووی معنەویشەوە ناکرێت ساردیان بکەنەوە دەبێت تەشجیع بکرێن چونکە ئەوانە جگەلەوەی کاری خۆبەخشی و خزمەتگوزاری دەکەن نەوەیەکی زۆر گەشی ئایندەشمان دەبن. دیاری بەرنامەی سەربازی ون لە کەناڵی کوردستان 24 بۆ ئەم گروپە گەنج و خۆبەخشەی کە خزمەتێکی زۆر گەورە و باشیان کردووە
و هیوادارین سەرکەوتوو بن و هەر بەردەوام بن و ئێمە ژەکو بەڕێبەتی گشتی تەندروستی هەولێر پاڵپشت و پشتگیری ئەم بەرنامانتان دەکەین بە هیوای سەرکەوتن. هەروە وەکو بەڕێبەتی گشتی تەندروستی هەولێر دیارێکی سادە پێشکەش بەو گروپی خۆبەخشە دەکەین کە خزمەتێکی گەورەیان کردووە بە هیوای سەرکەوتن و بەردەوام بوونتان لە کارەکانتان و ئێمە دووپاتی دەکەینەوە کە پاڵپشتی تەواو پشتگیریتان دەکەین سەرکەوتوو بن.